ئایا دەکرێت شۆڕشی چواردەی تەمووزی 1958 لە عێراق بە شۆڕشدا بنرێت؟ لە نووسینی نیاز حامد برایم. شۆڕشی چواردەی تەمووزی 1958 لە عێراق کە بە کودەتای سەربازی ناسراوە ڕووداوێکی گرنگ و وەرچەرخان بوو لە مێژووی سیاسی عێراقدا. ئەم راپۆرتە هەوڵدەدات شێکردنەوەیەک بۆ ئەم شۆڕشە بکات و کاریگەریەکانی لەسەر کۆمەڵگای عێراق و پێکهاتەکانی بخاتە ڕوو. پاشخانی مێژوویی شۆڕشەکە. شۆڕشی چواردەی تەمووزی 1958 کودەتایەکی سەربازی بوو کە لە دژی سیستمی پاشایەتی پاشا فەیسەڵی دووەمی عێراق بە ئەنجام گەیەندرا. لە ئەنجامی ئەم کودەتایە عەبدولکەریم قاسم بووە یەکەم سەرۆک وەزیرانی عێراق و کۆتایی بە دەسەڵاتی پاشایەتی هێنرا و ڕژێمی کۆماری لە عێراق ڕاگەیەندرا. پێش ئەم شۆڕشە عێراق لەژێر دەسەڵاتی بنەماڵەی هاشمیەکان بوو کە بنەماڵەیەکی سونی مەزهەب بوون، گوایە لە هۆزی قوڕەیشیەکان و نەوەی پێغەمبەری ئیسلام بوون. یەکەم سەرۆکی عێراق فەیسەڵی یەکەم و کۆتادانایان فەیسەڵی دووەم بوو 1921 هەتا 1958 کە لەژێر فەرمانڕەوایی بەریتانیەکان خرانە سەر حوکم. کاریگەریەکانی شۆڕش لەسەر کۆمەڵگای عێراق: گۆڕانکاری ڕیشەیی یان جێگیرکردنی دەوڵەتی نەتەوەیی. شۆڕشی چواردەی تەمووز لە سەرەتادا بانگەشەی بۆ دەستپێکردنی لاپەڕەیەکی نوێ دەکرد، بەڵام زۆری نەبر سەرانی ئەو بزوستنەوەیە لە بەڵێنەکانی خۆیان هەڵگەڕانەوە و دەستیان کرد بە پەیڕەوکردنی سیاسەتی سەرکوتکردن بۆ هەر بەرهەڵستکارێکی دەسەڵاتی عەبدولکەریم قاسم و فەرمانڕەوایی شیوعیەکانی عێراق کە لەو سەردەمە ببوونە حیزبی دەسەڵاتدار. لە ڕاستیدا ئەم شۆڕشە زیاتر بووە هۆی جێگیرکردنی دەوڵەتی نەتەوەیی عەرەبی لە عێراق، نەک گۆڕانکاری ڕیشەیی لە کۆمەڵگادا. هەرچەندە لە سەرەتادا بەهۆی بەهێزبوونی ڕۆڵی کۆمۆنیستەکان هەندێک هەنگاوی پێشکەوتوانە نرا، بەڵام دواتر بە هاتنی حیزبی باس لە 8 شوباتی 1963 ئەم هەنگاوانە پوتەڵکرانەوە و سیاسەتی سەرکوتکردنی پێکهاتەکانی دیکەی عێراق بە تایبەت کورد پەیڕەو کرا. کاریگەری لەسەر پێکهاتەکانی دیکەی عێراق. شۆڕشی چواردەی تەمووز کاریگەری نەرێنی لەسەر پێکهاتەکانی دیکەی عێراق بە تایبەت کورد هەبوو، هەرچەندە لە سەرەتادا بەهۆی بەشداری کورد لە شۆڕشەکەدا هەندێک ماف بە کورد درا، بەڵام دواتر ئەم مافانە پێشێلکران و سیاسەتی سەرکوتکردنی کورد پەیڕەو کرا. دوای شۆڕشی چواردەی تەمووزی 1958 ناکۆکی لە نێوان کورد و دەسەڵاتی ناوەندی دروست بوو. ئەمەش نیشان دەدات کە شۆڕشەکە نەیتوانی گۆڕانکاری ڕیشەیی لە پەیوەندی نێوان پێکهاتەکانی عێراق دروست بکات. دەبێت بوترێت ئەو بزاوە چەکدارەی کورد بزاوێکی ڕاستەقینە نەبوو، دەستی دەرەکی لە پشت بوو. ئەمەش زیاتر مافەکانی گەلی کوردی خستە ژێر پرسیارەوە. دانەوەی وڵاتانی ناوچەکە. شۆڕشی چواردەی تەمووزی عێراق لە 1958 وەکو شۆڕشە مەزنەکەی 1789 فەڕەنسا نەبوو. لێ لەگەڵەوەش تەواوی هێزە کۆنەپەرستەکانی تووشی شڵەژان و شۆک کرد و بە هەموویانەوە هەوڵی لە ناوبردنی ئەم شۆڕشەیان دەدا. لە پاش ڕووخانی ڕژێمی پاشایەتی لە عێراق و بەهێزبوونی ڕۆڵی کۆمۆنیستەکان تەواوی ڕژیمە کۆنەپەرستەکانی ناوچەکە دژی ئەم شۆڕشە وەستاونەتەوە. لەسەر و هەمووشیانەوە شای ئێران و شای سعودیە. شای سعودیە نێردراوێکی تایبەتی خۆی بۆ بەریتانیا دەنێرێت و داوا لە ئینگلیزەکان دەکات و دەڵێت هەرچیتان کردووە نەهێڵن کۆمۆنیستەکان لە عێراقدا دەسەڵات بگرنە دەست. هەرچی شای ئێرانیشە لە کاتی شۆڕشەکەدا پەلاماری ناوچە سنووریەکانی باشووری عێراق دەدات و داوای ناوچەی شەتولعەرەب دەکات. هەموو ئەمەش وەکو فشارێکی سیاسی بووە بۆ سەر شۆڕشە نوێیەکەی عێراق. دەرەنجامی شۆڕشەکە. ئەم شۆڕشە لە سەرەتادا بووە هۆی بنبڕکردنی پاشایەتی لە عێراق و کەمکردنەوەی دەسەڵاتی وڵاتان لە ناوچەکەدا. لێ دوای گۆڕدرا بوو بە مەڵبەندی دەستوەردانی وڵاتان و تا ئێستاش بەردەوامە. دوای شۆڕش بە ماوەیەکی کەم ڕژێمی بەعسی دروست بوو کە بۆ ماوەی 35 ساڵ حکمی وڵاتیان بەدەستەوە بوو. بەراوردی سیستمی پاشایەتی و کۆماری. هەموو دەوڵەتانەی کە پێشتر سیستمی پاشایەتی بوون و بە فیتی یەکێتی سۆڤیەت گۆڕدران بۆ سیستمی کۆماری، گەلان لە خراپترین شێوە تا ئێستاشی لەگەڵدا بێت گوزەر دەکەن. ئەمەش بەو مانایەن کە پاشایەتی سیستەمێکی تەواو خۆشگوزەرانە بۆ گەلان، بەڵام دەتوانرێت جیاوازیەک هەبێت لە ستراکچەری بەڕێوەبردنی وڵات. عێراق لەوەتێ بۆتە کۆماری لە شەڕ و ئاژاوەدایە بە ئێستاشەوە. کۆماری جمهوری ئیسلامی ئێران دوای دەست بەکاربوونی یەکەمین تاوانێک کە کردی شەڕ بوو دژی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان، دواتر دژی عێراق و ئێستاش دژی دەیان دەوڵەت. وڵاتانی کەندا و میرنشین و پاشایەتی دەستوری نین، دیکتاتۆرن، دەکرێت ناویان بنێن ماڵباتە دیکتاتۆرەکان. زۆربەی دەوڵەتەکانی ئەوروپا بە بەریتانیاشەوە پاشایەتی دەستورین، بۆیە جۆرێک لە هاوسەنگی و ئارامی بوونی هەیە.
دەتوانن بەرگری لە خۆیان بکەن، لێ وڵاتانی کەندا و کە ماڵباتی دیکتاتۆرین ناتوانن بەرگری لە خۆشیان بکەن. لە کۆتاییدا گەر بپرسین ئایا عێراق وەک پاشایەتی دەستوری بمەبایەوە باشتر بوو یا وەک ئەوەی ئێستا، دەتوانین بڵێن کە شۆڕشی 4 تەمووز هەرچەندە کۆتایی بە سیستمی پاشایەتی هێنا، بەڵام نەیتوانی گۆڕانکاری ڕیشەی لە کۆمەلگای عێراق دروست بکات، بەڵکو زیاتر بۆی هۆی جێگیرکردنی دەوڵەتی نەتەوەیی عەرەبی و جێگیرکردنی کەڵبەی لە پێکهاتەکانی دیکە عێراق بە تایبەت کورد. ئەزموونی وڵاتانی ئەوروپا نیشان دەدات کە سیستمی پاشایەتی دەستوری دەتوانێت سیستەمێکی سەرکەوتوو بێت، بە تایبەت ئەگەر لەگەڵ دیموکراسی و پاراستنی مافی پێکهاتەکان هاوتەریب بێت. بەڵام لە عێراق و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوین گۆڕینی سیستمی پاشایەتی بۆ کۆماری بە هۆی نەبوونی بنەمای دیموکراسی و پاراستنی مافی پێکهاتەکان بووە هۆی دروستبوونی شەڕ و ئاژاوە کە تا ئێستاش بەردەوامە. بەدیدی من بۆ ڕۆژهەڵاتی ناوین و باکووری ئەفریقیا بە هۆی فرەڕەنگیانەوە جگە لە سیستەمی مۆدرنیتەی کۆمەلگای دیموکرات و کۆنفێدرالیزمی دیموکرات هیچ ئەڵتەرناتیڤێک نییە بۆ وەستاندنی ئەو نەهامەتیەی کە تووشی بوونە.